ئەو بۆنی پێ ئێستا بتاوێنەوە بەس بەهۆنیتەکە یەک سیاری سینی لێ دەرەچی. ئەو 2019 شەریکە سەردار ئەم لەو سیارم دەفرۆش بە 12 دەفتەری وەرە بدەین بە 600 زۆرەکەی زەرەر دەفتەرێک زەرەر کە گوتیان ڕاومەستا گوتی ڕاهاتمەوە گوتم کاکە دەتانێت گوتی ئاگو 50 وەرەقە زەر ئەوەی ئیسراحاتم کردم ئەو سیارە کڕی 5 ڕۆژی پێدەچی مشکلیدا کەتە ناوێ دەرێ وای کوتێکەتم مامۆستا سڵاوت لێبێ سوپاس بۆم دەرفەتە باسی ئۆتۆمبیلی سینیە لەسەر تاسەری هەرێمی کوردستان پێم بڵێ بۆچی ئۆتۆمبیلی سینی بووەتە باسی ڕۆژ و خەڵکێکی زۆر دەیکڕێت زەرەر و زیانی ئەمە چییە؟ ئایا ئەشای هەیە لە بازار یان چییە؟ کوواڵێتی بەرزە بەرز نیە ئەمە چیەوە؟ ئۆتۆمبیلی سینی کە ئێستا زۆر دێتن لە هەموو لایەکیش دێتن سعرەکە شێرزانە ئەوانە کە دەفرۆشن دەرێن بە زەمانە زمانی 5 ساڵی لەگەدایە و زمانی 6 ساڵی لەگەڵدایە ئێستا بەو بەیانێم دیتم لە تیکتۆک کابرا دەرێ لە بەرامبەر شەریکەش ڕاوستایەتە سوور دەکە دەرێمە چیمە شەریکەی ڕوونی بگۆڕم دەرێ داوای 520 زای لێکردیمە دەرێ سێرڤەز عام لە دەگوم سێرڤەز چنەوە دەکاکە دەرێ ڕوونی مەشینە دەگۆڕین ئاوی ڕاتێ و ئاوی برین هەموو شتەشی دەگۆڕین ئاوی فرچە و شتانە ئەوانە هەم بەلاشە ئەوە نییە 520 زاری پێگوتیە ئەوە سێرڤزەکەیە گوتێ بەمنیان گوتێ 5-6 زمانی هەیە ڕوون بەلاشە و بەس ستاقی وە نەبوو دوایش تشکەش ئەمە گرفتەکمان هەیە ئەو ڕەمزی موبایلی بکەنەوە تەماشای ئەو سیارە کەستە داخل بووە ئەو سیارە داخل بووە ئەگە کامیرەکەی بینێ پێش ئەو سیارە لەمە داخل بووە ئەوە گرفتمان لەگە حکومەتی شەیە ئەو سیارە ئێستا داخل بووە ئەوە ڕەنزۆڤەرە ئیڤۆجی پێدرێن تەماشای ئەو داعمەیکە تەماشای ئەو داعمەیکە ئەو داعمە ئێستا حکومەت هەبە خۆی ئەو نوع سیارە ڕقم ناکە مادەم ئەو سیارە هات کوگو مرگت وەگرت لۆ هێشتا داخل بیوە نیە ینی ئەو داخل بۆ ڕقەمیش ڕقم مەوجودە سیارەکە تەماشا ئەو لێدرانی هەیە باشە چێن ئەوانە ئۆتۆمبیلانە داخل ئێستا بینە پێشەوە شەریکاتە کاکە ئەتو ئەقی کەس یاساییە یان یاسایی ئەدی نایاسایی ئەو سیارە داخل بووە ئەو سیارە چێت تای لە جادەی باشوە ڕاستەڕێ نابیت ئەو سیارە لە جادەی ینی خەتەرە بڕوا بەڕاستی بریم مادەم گومەگرت وەگرت لۆ ڕقم ناکەی وەنیە مادەم مێرە داخل بیتن شتشکە شێکاکە لێرە ئێستا شەریکەی وەنەو شەی توێتە بەعام لە کاتێک 10 ملیۆن دەیتە خوارێ کابرا دەکرێت 5 وەرەقە دەوەرە خێر وا دەکە 50 وەرەقەی زەرەرە یان بازارەکەیان تێک دایە بەعام ئێستا ئەوانەی بەرپرسن لە دۆخی بازاری کە بەو شێوەیە خراپ بۆ دەڵێن تاجیری ئیبلاغەکانە ئەمە ناتە ئێستا 2 پێکۆ بکرین ئەوان هزار پێکۆ دێنن دێنین پێکۆ دێنین سیاری سینی ئێستا برادرم هەیە دۆلاری بە 30 حساب دەکەن لە سین 500 سیاری معدل لە ڕێیە بێلەوەی هەیتی لێرە چەند مەغزەی پڕ کردی بڕۆ باسینە ئەو ڕێکەلکوکەی ئەگەر 5000 سیارم پێشانە دەڕاوەستای ئاختە هەموو سوی دەستەوە ئەمە سینیە سینی هیچ کوالێتەشی نییە ئەی بۆ خەڵک دەیکڕێ خەڵک لە هەرزانی دەکرد کاکە لە هەرزانی دەکری بە زۆر نییە لە داهات و زەرەر دەکەن زۆر زەرێژ دەکەن کەس دێشیان ناکردەوە چکە ئەوڕۆ بکرە سینی سوێ 5 وەرەقات دەخواری بیکاشە لێرە بە 2 ڕۆژ 3 ڕۆژ 5 وەرەقەت زەرەرێت ئێستا بوویتە 140 وەرەقە بە 170 دەدا لێرە بیکاشەوە 140 وەرەقەیە نازم بە بەلاش دەین لە سین نازانم وڵای سیارە شینی کڕی هەر فەقەتی چوو 50 وەرەقە زەر فرۆشتیەوە 50 وەرەقە گوتی کاکە چیەوە گوتی بردمە سنعی گوتیان کاکە بڕۆیەکان ڕاومەستا کە گوتیان ڕاومەستا گوتی ڕاهاتمەوە گوتم کاکە دەتانێت گوتی ئاگو 50 وەرەقە زەرە وەستای نییە وەستا کاکە پاتری کارەبای بە چەند وەرەقەیە ئێستا سیارە 30 وەرەقە هایبرێدیان باش ئێستا خەڵکێکی زۆر ئۆتۆمبیلی هایبرێد دەکرێت دەڵێ کەم مەسرفە والله بخوي معلمي باشا يعني كماتشينو شتي ستا لا غيرش بدوا سير ورقه كاكا بالسياره مال غسله بمعدلي سياره معدل غسله شنو قلت مو السياره لو دورج ديال راوس تاع جي خويا قلت كاكا والله دورج اجناك اخريات فلات يعني ده برديه قلت له قلت له الصينيه كان فصبو باش دەگوترێ سین بەو شێوەیە بازاری ئۆتۆمبیلەکانی تری بڕیوە ئیک بۆن ئۆتۆمبیلە ئەمریکیەکان ناتانی ببڕی سینکو دەرەقەتیەوەی دێت دەرەقەتی و شارەی نایە ڕەنزۆڤەریش سعال هاتە خوارێ ئەویش هاتە خوارێ بە سای بازاریە بازار و نەوشەدا دەبەزێنی سینی دای بەزاندیە ئەوانەش دێتە خوارێ زەرمەندەکان چێن لەو دۆخە زەرمەندەکان چێنە ئەمەینە فەقیر و فەقاراتە ئەدی فەقیر و فەقارات دێ سینی دەکری بە دەفتەر و قسووری براو ئەدی کابرای هەیبیتن کو دێوی دەکردن دێ ئەوەی دەکڕێت ئەو مارکەیە
بەڕاست بێبرم ئەو باەت خۆی چینایەوە زمانی زادەیە ینی فەقیر و فەقەراتەکان ئۆتۆمبیلەکی هەرزان دەکەن سینی دوایش دەرەردە ئەو ڕۆدێ دەکڕی دەسۆ دەرێ ئەوەی ئیسراحاتم کردم ئەو سیارە کڕی پێنج ڕۆژی پێدەچی مشکلیدا کەتە ناوێ دەرێ وای کوتێکەتم چاچ بۆ وەرە تەماشای ئەو سیارانەکە بازارەکەی تێکدایە تەماشای مەکە ئەوە مۆدل نوێ 25 تازە لەماتێ 2025 باشە ئەو 2019 شەریکە سەردار ئەم لەو سیارم دەفرۆش بە 12 دەفتەری 11 دەفتەرم ئێستا دەدا بەچەندی دەدێ ئێستا من سارەکە کڕیتم بە 706 وەرەقەم کڕیا وەرە بدەین بە 606 وەرەقەی زەرەر دەفتەرێک زەرەر یەک دەفتەر زەرەر بخوا سێ ئەوتۆ سێمان هەیە ئەوە چەند لەمێژە سارێک ڕام ئەتە ئۆتۆمبیلی سینی بازارەکەی لە ئێوە شتێکدا تێکی دایە بەس خەرکەشە تێناگات ژیانی ئێستا ئەو بۆنی تدیتیا ئەو بۆنی پێ ئێستا بتاوێنەوە بەس بەهۆنیتەکە یەک سیاری سینی لێ دەرەچی بەس بۆنی بۆنیتەکە یەک سیاری سینی لێ دەرەسی برا ئەو پلێتی ئەوەندا ئەستورا پێشترێ ڕوون لە تەنەکەی دادوەنیا ئێستا لە باغی دێتن تەنەکەکەی دەکەنە سیاری سینی بە قوربان واقع ئەرێ وڵات تەنەکەی چیە هەر عادی سەگ کەسە ناو قوتار نابی هیچ کوالێتە چی نییە هیچ ئەمانە چی نییە ئەمە ناتانین یعنی بەشکانی وان قسەی بکەین بەس واقعەکە ئەو هەیە ئەڤلۆنی 2024 هینەیە پاتری تەقی نابووێتی بۆینتەکە هێرز ڕاندیە ئۆتۆمبیلی سینی زۆری بۆ ئMG هەیە تۆ تا کرۆڵش ئەمە ئیشیلی ناکەین ئەمە ئیشیلی ناکەین لە سینی خەڵکەکە زیاتر دەڕوا MG سەردەمایەکە دەک شوێنە برادر هینیان لێرانە لۆمان فرۆشتن دەک فرۆشان دەچیان بردەوە هەتا هینیانە ئێرە بردیانەوە بۆ 100 وەرەقە بۆقام بە 170 هینە بوو سیاری سینیمان لەکن نییە ئێستا کورت و پخوت پێم بڵێن پامی ئێوە هەم بۆ حکوومەتم بۆ هاوڵاتیان چیە وڵای پامەوە سینی ڕاگرن سینی نێتن سیارش کە داخل دەبی ڕنزۆڤەرێک دێتن ئەرباجی نەتەقیبی پێشی عیبی نەبیتن پارچەک دوی پارچێ بۆیاغ و مشکلێک نییە بەس نەک عادسێکی دیبی لە جادەش بڕوە ئەمانی نەبیت ڕنزۆڤەری شێ لێ درای ئەمانی لە جای دڕۆکاک ئەرباجی تەقیە شانسی خوار بووە بەواستە ڕقم دەکەن بە پارە پێدرێن هەلو دایری بە پارە هەیە دەکاتن خۆسیارەکە دەرناچی عقبەدیشەکەی ناکات عقبەدیشەکەی ناکە بەس شخصەکەیە لێوەن دەروی شێ دەکات و پارە ئیشەکەی دەبەر دەکات سیارەکەش ڕوانی بازارە دوای مشکلەکە لەمە دروست دەبی ئەمە دەسی فعاسکەینەوە کە دەکڕین کێشەوە دروست دەبێت تۆ سیاری دەکڕی دەچی بەواستە ڕقم دەکەی سبێنە دێنیوە ئەمە لێت دەکرینەوە دەسینە دایری بوو کا کاتنە فعسۆزێ بکەی ڕقم دەکەن درێ و سایە دەرناچی ئەدی کو ڕقمت کرد کو جارشکە فعست کرد غێر بەواستە بووە پارە درەیە دیارە بەڕاستی ئەمە داواکارین دیزاین چیا ئێستا ئەمە بەنسبەت بێ بازارەکەی ونیا قسەی بکەین بازار نییە ئەمە داوا لە حکومەت دەکەین یەکسەر سیارەکان ڕاگری یعنی عدودی سیارە بەس سیارە نێتن سیارە کە نەهات بازار بخۆیم سیارەکان پەر دەبی هەر دەڕۆ لە معافەزەکان بەس ئێستا ڕۆژێ ئەتو 500 سیارە بێ خۆ 100 سیارە ناستە دەرێ ڕۆژێ ئێمانەوەی شەکە تەنگەی داوە بێ بازاڕی خلاصورا ئەمەمان هاوڵاتیان ئێستا دێنە بازار نایەن بۆ نرخەکەی چۆنە بازار قەرەباڵغە وڵای ڕۆژ هەیە کەس نارێ کویش ئارێ خوا دەزانە کە دوونێ کەس نێگوتیاریان گۆ مارتان لە چێندرا ئەو ڕکەش ئەوەن گۆ هاتیینە بەخێر بە سەرچاو ینی دوو ڕۆژە ئارێ بەخوای بازارەکە ئارێ وڵا هەفتا وەرەقەمان مەسرەفە مانجێ بەخوای بە 25 وەرەقەش دەرناچین هەموو زەرە ئارێ